ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوپرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ئێوارەیە چە لەسەر بابەتێک دەکەم کە پەیوەندی بە هەموومانەوەیە، بە تایبەتی لەسەر مەوزوعی دەرمان و نەخۆش. لە زووە کۆمەلگای کوردی بەدەست خراپی دەرمانەوە دەناڵێنێ، یاخود ڕاستتر بڵێن گرانیەکەیشی. دوێنێ دەنگی پزیشکێک بڵاوبوویەوە لە هەولێر کە داوا لە کارمەندەکانی دەکات هەر نەخۆشێک کاتە لاتان ڕەچەتەی دکتۆری پێبوو، داوای هەر دەرمانێکی کرد، ئەگەر لەو جۆرەی دەرمانەکە نەبوو هەر جۆرێکی کە بوو پێی بدەن، نابێ پزی نەخۆش بەبێ دەرمان لە ناو دەرمانخانەکە بچێتە دەرەوە. هەرچەندەم دەنگە بڵاو بوویەوە، من خۆم ئەمیوارەی میوانمانە دکتۆر کۆچەر کە خۆی خاوەنی دەرمانخانەکانی سەروەرانە، قسەیشم لەگەڵی کردوتی ڕاستە دەنگەکەی منە، بەڵام من مەبەستەکەم بەو شێوە نەبووە. مەبەستەکەم ئەوەیە کاتێک کە نەخۆش دەچێتە دەرمانخانەیەک دەیەوێت دەرمانێ بکڕێ کە پزیشکەکەی بۆی نووسیوە، واتە لە مەبەستی ینی ئەو کۆمپانیایە یاخۆی ئەو جۆری کۆمپانیا وڵاتە کە دەرمانەکەی لاتوە. گەرەوەش نەبوو ینی جۆرێکی دیکە هەیە یا کۆمپانیایکی کە هەیە هەمان دەرمانە، بەڵامی کۆمپانیایکایی وڵاتێکەیە دەکرێت نەخۆش وەری بگرێ. ئەمە ڕەنگە گرفتی هەمومان بێ کە کاتێ دەچینە دەرمانخانەکان جاری وا هەیە تۆ جۆرێک دەرمانتەوێ یا لی جۆرێک کۆمپانیاتەوێ، بەڵام دەرمانخانەکە پێت دەڵێ ئەمەمان نییە، بەڵام چەند جۆرێکی کەت پیشان دەدات کە هی کۆمپانیایکەڵە دەتوانانی ئەمانە بەری. ئیتر ئێمە نازانین ئایا لە ڕووی کوالیەتیەوە چۆنە، کاریگەریەکانی چۆنە بەراورد بەو دەرمانەی کە پزیشک بۆمانە نووسێ. یا باس لە دیاردێکی کە ئەکەن دەڵێ زۆر جار پزیشکەکان خۆیان جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتنیان هەیە لەگەڵ بەشێک لە کۆمپانیەکان، دەیانەوێت ئەو دەرمانانیان بۆ ساغ بکەنەوە کە لە دەرمانخانەکان هەیە. بۆیە پزیشکەیە دەنووسێت دەبێت ئەم دەرمانە بکڕی هی ئەم کۆمپانیایە، ئەگەرەوە نەبوو مەیکڕە. کاتێ ئەم جۆرە ڕێکەوتنێش هەیە، جۆرێکی کەیش هەبوو کە ئێمە لە ڕابردووشدا من وەکو خۆم ینی کارم زۆر لەسەر کردووە کە ساختەکردن و هەروەها دەرمانی ئەکسپایر کە ئەمانە زۆ خراپن. ئەم شۆ قسە لەسەر ئەم هەموو ئەم بابەتانە ئەکەین لەگەڵ هاوکارانم، ینی ئەو میوانانەی کە ئەم شەو لەگەڵم میوانن. بە خۆشحاڵیەوە لە هەولێرەوە کاک دکتۆر کۆچەر کە خاوەنی دەرمانخانەکانی سەروەرانە میوان دەبێت لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم دەبێت، هەروەها لەگەڵ دکتۆر ئاریان عومەر پزیشکی دەرمانساز و هەروەها ئەندامی دەستەی سەندیکای دەرمانسازانی لقی سلێمانی کاویش لە ستۆدیۆ میوانمە. کاک دکتۆر زۆر بەخێر. زۆر سپاس کاسم. پێم وایە دکتۆر کۆچەر هێشتا ئامادە نییە، تا ئامادە بێ زۆر باشە، دەڵێن 1-2 دقیقە ئامادە بێ. من حەزەکەم لەگەڵ جەنابەت ینی باسیەوەکەین، ڕەنگە جەنابیشت ئەو ئەمڕۆ ئەو لە ناو سۆشیال میدیان بابەتت بەرچاو کەوت بێ کە جۆرێک لە جۆگان فەوزایەکی دروست کرد. بۆچی ئەمانە ڕوو ئەدەد؟ ئایا قسەیەم پزیشکە خراپ بووە کە گوتوێتی ینی کە کاتێ نەخۆش دێتە لاتان مێڵن هەر ئاوا بڕوا، ئەگەرە و جۆرەشتان نەبوو ئەتوایی کۆمپانیایەکە جۆرێکی کەی پێ بدەن. دەستخۆش بێ، سڵاو لە جەنابت و لە هەموو بینەرانی خۆشەویستیش. تەوارە دوو بابەتە خۆی خۆشە کاک دکتۆر خۆشی بێتە هێڵ و جواباتەوە. بەڵام من ینی پێم خۆشە هەنێک ڕوونکردنەوە بەم نەوەکو پشگیری و نەوەکو هێرشکردنە سەر بابەتی گۆڕینی شەریکە دەرمانێک لە شەریکێک و بۆ شەریکێکی تر تاوانێکی گەورە نییە بەمەرجێک. کاتێک هاوڵاتیەک سەردانی دەرمانخانەیەکەکە داوای دەرمانێکی دیاریکراوەکات، ئەگەر مەسەن دەرمانێکی دیاریکراوی ویست پاکەتەکەی پێبوو، ئەگەر هەبوو پێویستە هەمان دەرمانی بیتەوە، ئەگەر نەبوو پێویستە بۆی ڕوون بکەیتەوە. ئەمەوەکو لایەنێکی تیجاریە زیاتر حەبێکی دیاریکراوێ ئەیەنێ بۆ دەرمانخانەکە، باش پێویستە بۆی ڕوون بکەیتەوە کە ئەم دەرمانە بەم شەریکێ نییە، بە شەریکێکی تر هەیە. دڵنیابی لە کواڵەتیەکەی
و سعرەکەی بۆ ڕوونکەیتەوە و هاوڵاتیەکەش ئازاد بێ کامیان هەڵبژێرێ ئەیبات یان نایبات زۆر ڕاست ئەگەر وی کە بڵۆی شەریکەکەی بۆ بگۆڕی پێتەڵم تاوانێکی گەورە نیە ینی ئاسایی ئەتوانی ئەم شتە بکەی بەڵام وی کە ئیجباریکەی ئەو شتە نابێت و نایاساییشە بەمەرجێک لە ئاخیرە قەراری هاوڵاتیەکە خۆی بێ ئەگەر خۆی ڕازی بوو بۆی بیبە ئاساییە ئەگەر ڕازیش نەبوو نابێ مەسەن هیچ کەسێک ناچار بکرێت ئەو دەرمانە بەر ینی بەو پێی کە جەناب جگەلەوەی کە پزیشکی دەرمانسازی ینی ئەندامیشی لە ناو سندیکای دەرمانسازانی لقی سلێمانی ئەگەر ئێمە باسی سلێمانی بکەین دۆخی دەرمان لە چی هەستێکدا لە ڕووی کۆنتترۆلکردن لە ڕووی کوالێتیەوە ینی پێشتر خۆتەزانی لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی نەخۆشەوە زۆر جا بەرچاو و بەرجۆمان کەوتووە کە دەرمان زۆر خراپە دەرمانی زۆر خراپە درێ بە خەڵک یا کوالێتی زۆر خراپە یا ئەکسپایرە جارەوە دەستکاری تاریخەکە یەکرێ ئێستا لە چی ئاستێکدایە ئێستا دۆخی دەرمان بەگشتی لە هەرێمی کوردستان و تایبەت سلێمانی کە من خۆم ئاگادارم چکە بەردەوام لیژنە هەیە ڕۆژانە ئەگەڕێ ما پێشتر تۆ لاندامی لیژنەکان قایم قامێت بوو بەڵێ ینی هەم قایم قامێت هەیە کە نوێنەرایەتی چەند دایرێکی جیاوازی تایە سەحا و سندیکاکان و قایم قامێت و ئاسایش و پۆلیسوانە هەمووی تەیە بەردەوام ڕۆژانە ئەگەڕن بەردەوام چاودێری دەرمانەکرێ بێزگە لە لیژنەکانی کوالتی کۆنتترۆل و وەزارەتوانە ئەوەش کە بە بەردەوامی ئەکرێ و لە شارەکانی تریژە بەڵام من کە باسیەکەم سلێمانی بە دەرەجەی یەک کە من ئاگادارم چاودێریەکی وردەکرێت کوالتی دەرمان ئێستا وەکو پێم وتی لە هەرێمی کوردستان بەرەو باشتر ئەڕوە بۆ لەبەروی ڕێکارەکانی هێنانی دەرمان زۆر قورس کراوە یعنی تا ڕادەی ئیزعاجکردن قورس کراوە چۆن ئێستا وەکو جارانی هەر شەریکێک هەبێ بێ دەرمان بێنێتە ناو هەرێمی کوردستانەوە ڕیکوارمنت و داواکاریەکانی هەر شەریکەیە کە داخلی هەرێمی کوردستانە بێزە زۆر تون و قورس کراوە ینی عێراق بەگشتی و کوردستانیش ینی من زمنیها کوردستان کە تا ڕادەیەک ڕێکوپێکترە ڕاستە زۆر قورسە بەڵام ینی نەتیجەکەی بۆ هاوڵاتی زۆر باشە بێت هیچ کەسێک ناتوانانی وەکو جاران دەرمانی هەر وڵاتی هەر شەریکەیەک بێ بیهێنێ دوای ئەوە بابەتی ستیکەر هەیە وردە بابەتی ستیکەر بۆ بە ئەمری واقعی کە ئەمەش خۆی کۆنتترۆلکردنێکی باشی کوالەتی دەرمانە لە هەرێمی کوردستان ئەوە بڕای تاوتان بەو مۆزۆی ستیکەرە هەیە خۆتان قراری حکومەتە ناچاری جێبەجێ بکرێ ینی قەناعەت ئەزین چۆنم سەریکەم من نمونەیەکت بمێ لەسەر مۆزۆی ستیکەر ینی ئەمە وەکو زانیاری ینی من باسێکم کە من لەگەڵ یەکێک لە پزیشکەکان ینی گفتوگۆم کرد ئەڵێ ستیکەر ئێستا کۆمپانیا هەیە من باسی لە ڕووی ئەگەر ئەمە بکرێت لە ڕووی کوالێتیەکەش ڕەنگە ستیکەرەکەی لێ بدێ و قسە نەکرێت ئەلە کۆمپانیا دەچێتە لای ئەم کەسانم لیژنەی کە ستیکەر لێن ئەلە کاکەم دەرمانە بۆ بنووسە بە 20,000 ئەلە خۆی لە ئەساسە بای 10,000 بەڵام ئەوەی فرۆشێتەوە بۆ نمونە بە 9,000 لە دەرمانخانەکە بۆچی ئەمە بەم نرخە زۆرە لە سەریێن دوای بەو نرخەکەمە فرۆشێتەوە ڕەنگە جەنابیشێ دیانەوە زۆر باشە زانی کە هەمویان وایە زۆر بەیان وایە ینی بە نرخی ستیکەرەکە دانانرێ دوو بابەتی زۆر جیاوازن ئەو ستیکەرەکە لی ئەدرێ باش ینی ئەم دەرمانە هەموو پرۆسسەکانی بڕیوە ئەو ستیکەرەکە لێ درێت تەنیا سعرەکە نییە سعرەکە پارتێک و بەشێکی بچکۆلێ لەو پرۆسس زۆرە ئەو ستیکەرەکە لێ درێ ینی ئەم دەرمانە گەیشتوتە ئاخر قۆناغ باش دوای پشکنین و هێنانی ئەوراق و لە ئاخیرا بەشێک هەیە بەشی پرایسینە بەشی تەسعیرەیە هەر دەرمانێکێت سێری ئینڤۆیسەکەیەکەن بە چەندێک کردراوە تابی سعری ناو بازار تەنانەت وڵاتانی دەوروبەری شەکرێ اینجا سعرێکی بۆ دانرێن ڕاستە شەریکات لەبەر مەسلحەتی خۆی هەمووی مناقەشاکە لەگەڵ ئەو لیژنەی تەسعیرەیە بۆ لە بەروی لە بەرژەوەندی خۆەتی سعرەکەی گران بێ ئەو بزن سەگاو حەق خۆەتی و حکوومەتیش لەم کاتەیە ینی شەر نییە 100% ئەو سعرەدانێکە شەریکەکەی ینی ڕەچاوی دۆخی ناو بازارەکرێ لەگەڵ وڵاتانی لەسەوەی دکتۆر من نازم لە پرسیارەکەم تێگەشتیانە ینی بەو سعری ستیکەرە نافرۆشێ زۆر ئەرزانتر با بۆ تاوکە ئەمە وەکو پێم وتی ئەو ستیکەرەکە لێدرێ ینی لە پشکنینا دەرچووە باش لە فەحسا دەرچووە و تەسعیرە هەموو شتێک ڕێک بۆ تاو بووە گەیشتوتە ئەو قۆناغی کە ئیتر هاوڵاتی بەکاری بێنێ مەسەلەی سعر ینی زۆر مهمە ڕێک بکرێتەوە بڕۆکە ینی سەری لە سەدەلەکان تێگاوە سەری لە هاوڵاتی تێگاوە سەری لە هەمووی تێگاوە بۆ کە ئەمانیان شەریکات قساکەن لەگەڵ کوالتی کۆنتترۆل ئاڵێ بەو سعرە بمانەرێ ئێمە وانە بێ خێری لێ ناکەین زۆر کەم پابندن بەو سعرەوە باش ئەو سعرە دانراوە تەنیا لەو سعرە گرانتر نەفرۆشرێ
ئەجنا هەرزانتر بفرۆشی کێشەی نییە کە ئەمە خۆی لەخوا کێشە دروستەکە ئەمە ناڵێن هەرزان فرۆشتنی دەرمان شتێکی خراپە شتێکی باشە بەڵام خۆزگە وای لێ بکرای هەمووی یەک سعر بێ بۆی هاوڵاتێک ناچار نەبێت لە منطقەکەی خۆی بڕا بۆ منطقی بۆ ناکرێت بە یەک سعر یعنی ئەمە کێشەکەیە لەبەرەوەی جیهەتی معنی زۆر لەگەڵ ئەوانین کە یەک سعر بێ ینی ینی کێ ینی ناو نەڵێن ینی تۆ حکوومەتە سەریکەم حکوومەت بێ تەنانەت بی بە قانونیش بە یاساش ئەگەر یاسایەک نەبێ پابندکابەوە ئەگەر بی بە داواکاری گشتیش داواکاری گشتی لە مەسلحەتی خەڵک ساکڵێت تۆ ناتوانانی هیچ کەسێ عقوبە بی لەسەروی دەرمان بە هەرزانە فرۆشە من دەرمانخانەیەکم هەیە دەرمانێک ستیکەرەکە نووسراوە بە 20,000 من بە 15 فرۆشم بەچی یاساگەی من عقوبەیت کە بڵێ بۆچی بە هەرزان فرۆش و تاڵم من بەزین بە هاوڵاتی هاتوۆتەوە و دۆخی باش نییە و خێرم کردووی فرۆش هەڵکە بۆ لەسەوە سزا بدرێ کەس لەسەر هەرزان فرۆشی سزا نەدراوە لەسەر گران فرۆشی یعنی لەو سعرە 250 دینار گرانتر بفرۆشی عقوبە درێت و لەوسی غرامەش بکرێت دەتخوا لەسەوە زۆر قسەکەین سات دکتۆر کۆچەر ئیسماعیل خاوەنی زنجیرە دەرمەخانەکانی سەروەران لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمە کاک دکتۆر کۆچە زۆر سپاس بۆ ئامادەبوونت وڵی ئەزانم کە زۆر سەرقاڵ بووی سەرقاڵیان کردید ئەمڕۆ ئەزان میوانداری تێ بەڵامی تر ئێمەش بەڕاستی تەوەرەکەمان بەلاوە گرنگ بوو بۆیە حەزمان کرد جەنابەت بەشدار بی لەگەڵمانە ئەگەر پێم بڵێ بەڕاستی ئەم کێشەی تۆ چۆن دروست بوو چۆن سەری هەڵدا ینی ڕاستی و دروستی مەوزوعەکە چییە ئەگەر بۆ بینەرانمان ڕوونکەیتەوە ئەو کاتتان باش زۆر سپاس کاک سامان زۆر سپاس بۆم دەرفەتە ئەوەی ڕاستی بێ ئەو کێشەیەکی تازە نییە لە بۆ سەروەران بە سەراحەت ئێمە لە ماوەی ڕابردوو وەکو زنجیرە دەرمانخانەکانی سەروەران بە چەندین شێوە ئەزیەت دراوین هەوڵ دراوە ناوی سەروەران ناشرین بکرێ چەندین جار سەروەران داخراوە یعنی 1 مانگ 2 مانگ 3 مانگ ئاخر جار 7 مانگ سەیدەرەی سەروەران داخراوە و جیالەوە بە سەراحەت هەر بەوەشەوە نەوەستان کە ئیتر ئاخر جار پەلاماری نەک هەر تەنها ناوی سەروەران بەڵکو ناوی منیشیاندا بە بڵاوکردنەوەی دەنجێک کە گوایە من داوای شتێکی ناڕاست لە کارمەندەکان دکتۆر کۆچەر ئاتوانم یەک پرسیارکەم لەسەر مەوزوعی داخستنەکە یعنی داخستنەکە دەگوترا ئێوە دەرمانی خراپ و دەرمانی قاچاقیان تیاگرتووە شتیوا هەبووە ئەوە دکتۆریش لەوێ مەوجودە ئێمە مەراحلەکانی دەرمان مەوجودی ئێستا تقریبا ئێستا حالیان دەرمان حکوومەت یاریمی کوردستان KMCA تەواوی دەرمانەکان سپاس لە بۆخوا لە ڕێگای KMCA دێ هەمووی ستیکەری پێوەیە و گەیشتە مەرحەلەی کۆنتترۆلکردن بەڵام لە سەردەمێک لە سەردەمەکان کۆنتترۆل نەبوو یعنی دەرمانەکان هەمووی ڕسمی بوو بەڵام خۆی زۆر جارۆ لە وەزارەتەوە زۆر جارۆ بوو یان لە کۆمپانیاکەەوە ببورن ستیکەرەکە لێ نەدەدرا لەبەرەوە بابەتە تەواو جیاوازە بابەتی داخستنی سەروەران زۆر ڕوونا کە چەندین جار ڕوویدا کێشەی گەورەکە ئەوە بوو کە بە سەراحەت زۆربەی زۆری خەڵکی ڕوویان لە سەروەران دەکرد بەهۆی ئەو نرخە گونجاوی کە خەڵک شاهدی ئەو دەدەن کە بە چ نرخێک بۆیان دابین دەکەین ئیتر ئەوە بۆ هۆکاری ئەوەی کە زۆر جار ئەزیەت بدرێن بە سەراحەت ئەو یەکێک لە هۆکارە سەرچیەکان بوو و هەر بەوەشەوە نەوەستان ئەو جارە زۆر بەداخەوە کە پەلاماری نەک بە سەروەران ناوی من و سمعی منیشیاندا کە بە گوایە من داواکاری ناڕەوا لە کارمەندەکان دەکەم کە بەڕاستی من لێرەوە دەمەوە یەکشت بڵێم کاکسە ئێمە هیچ شتێک ناکەین شاراوە بێ من کۆبوونەوەم هەیە بۆ کارمەندەکان هەفتانە چەند ڕۆژ جارێک ڕیسالەی دەنگیم هەیە بۆیان هەموو شتەکان ئێوە ڕاگەیاندکارن هەموو شتەکانتان پێ دەم بڵاوی کەنەوە یعنی من نازانم ئەوانە بۆچی وا دەکەن گوایە کە شتێکی زۆر سەیریان دەستکەوتووە دواتر ئەو دەنگەی کە بڵاو بۆتەوە من چەندین دەنگم نردووە تەواوکەرەکەیان لەگەڵی دانەناوە یعنی من ئەمڕۆ چەندین جار بۆ دەزگاکانی ڕاگەاندن ئەم نمونەیەم هێناوە ئێستا دوور لە ڕووی جەنابەت من بە تۆ بڵێم تۆ کەسێکی خراپی لە نان خواردن ئەگەر لە نان خواردنەکە لابام دەبێتە چی دوور لە ڕووی جەنابەت دەبێتە تۆ کەسێکی خراپی ئەوانە هەڵساون وایان کردووە تەنها بۆ لە کەدارکردنی ناوی سەروەران و ناوی من کە ئامانجەکە ڕوونە بەڕاستی ئەمن لێرەوە چۆن ڕوونە کێشەکە کێشەی سیاسیە یا کێشەیەکی بازرگانیە تۆ لەگەڵ لایەنێکی تایبەتە هەتا چی کێ ئەمانە
کێشەکە نەخێت سیاسی نییە کێشەکە ڕوونە کە ئێمە سەروەران سپاس لە بۆ خی گەورە کە خەڵکێکی یەکجار زۆر ڕووی لە لقەکانی سەرۆران کردووە کە بە تەکیت ئەوە لە ناو ئیشەکەدا ڕەنگە بەرژەوەندی کەسانێک لێدرابێت سەیدەلیاتی ترایان هەر شەریکاتی ترایان هەر شوێنەکە ئەوە وا دەکات بەردەوام من ڕوبەڕووی ئەو کێشانە بمەوە لێت نەشارمەوە من ئەوەی کە ڕوویدا چاوەڕان کراوم بەردەوام لە بۆرسەدان بەردەوام کێشەم بۆ دروست دەکرێت هەموو خەڵکی ئەو شارە شایدی ئەو دەدەن کاک سامان دەمەوێت یەکشت بڵێم واللهی خوای گەورە شاهێدە بە دڵی من ئەگەر ئەمە نیەتمان خراپە ئینشاءڵڵا خوای گەورە لە ناومان دەبات ئێمە ڕوونە کە چۆن کار دەکەین زۆر وازحە کە چۆن ڕێنمایی کارمەندەکانمان دەکەین ئێمە بۆ پزیشکی دەرمانسازین ئێمە بۆ نەخۆش ڕوون دەکەینەوە بۆ نمونە ئەو کۆمپانیای هەیە ئەم دەرمانە فلان زۆری هەیە ئەم نەخۆش ئازادە خۆی اختیار دەکات کە کامە کۆمپانیا ببە جیالەوە ئێمە دائیمەن بە کارمەندەکان دەڵێن من خودی خۆم دەڵێم تا پێتان دەکرێت و خوا دائیمەن ڕازگۆ بن هەتا پێت دەکرێت ئەسڵەن دەرمان مەدە بە نەخۆش هەتا پێت دەکرێت ڕێنمایی بکە بە نن فارماکۆلۆجیکال تریتمنت پێی بڵێ وەرزش بکە خواردنی تەندروست بخۆ خەوت ڕێک خەرەوە و جیالەوە ئێمە ڕەنگە باشیش نەبێ باز دەکەم بۆ خوای گەورە دەیکەین واللهی سەرەوەی هەزار عائیلە لەو شاری هەولێرە لە لقەکانی سەرۆران دەرمان بە بەلاژ وەردەگرن خەڵکی کەم دەرامەت یعنی ئەمە نازانم ئەو هەموو کێشە دروستکردنە بۆ سەرۆران لە پایچی خۆ خەڵکێک هەیە ئیمکانیەتی باشە دەتوانێت بچێتە شوێنی تر گران و هەرزان بێت تەسیری ناکە بەڵام لێگەڕن با خەڵشێک سوود ببینێ لەو شوێنێک کە نرخەکەی گونجاوە بە سەراحەت یعنی لەبەرچە ئەو هەم کێشە دروستکردنە ئەو ئەمن لێرە لەو مینبەرەوە یەک داواکاریم هەیە واللهی حەزم لێیە هەموو لە قسەی دەلیەکان هەموو ئەوانەشی هەر کەسێک کە کێشە دروست دەکات بۆ ناوی من یا بۆ سەرۆران حەز دەکەم ئەوان زۆر لە سەرۆران هەرزانتر بیدەن دەرمانەکان بۆی خەڵک ڕوو لەوان بکات یعنی کەس دەستی کەسی نەگرتووە کاک سامان باشە دکتۆر کۆچەر دکتۆر ئێستا بۆ نمونە ئەمە حکومەت پشتگیری ئەمانەکە یا ئەم کەسانە دەستڕۆشتون و یان دژایەتی تۆکەن چێنەمە خۆ تۆ بێ حکومەت مەمنون بێ کە بە هەرزان پەیوەندی بە حکومەت نییە ئەوە لە آخر ئەوەی ئەو جارە ڕوویدا خۆت دەبینی یعنی ئەو کەسانێکن لە سوۆشەل میدیا بۆ خۆیان لە پەیج شتەکان بڵاوی دەکەن یعنی پەیوەندی بە زیاتی حکومی نییە خەڵکانێکن بۆ زانیاری بەڕێز یەکەم پەیج کە ئەم بابەتەی وروژان پەیجێکی پزیشکی بوو بە ناوی نازانم پەیجێکی بە ناوی خۆیان ناوە پزیشکان یعنی شتەکان زۆر وازحە کە هۆکارەکەی چیە هەدەفەکەی جۆلێم بوو بەڵێ کاک سامان وتم ئەگەر ئەمە ئاسایی ئەمە لە ڕێگەی سۆشیال میدیا و ڕەنگە کۆمەڵی خەڵک کە حەزیان لە چاری جەنابت نایە ئەماکەن بەڵام خۆ لە مۆزوعی داخستنەکانە هۆکارەکە چی بووە خۆ ئەمە لیژنە و حکومە دڵساو پێی داخستووە لە مۆزوعی داخستنەکان کاک سامان بە ئەم شتێکت پێ بڵێم زۆر جار چێ لێژنەنا یعنی من و تۆین چەند کەسێکن دەبن بە لێژنە بەڵێ بەس خوای گەورە کامڵە من دائما باوەڕم بەوە یعنی هەموو کەسێک هەڵی هەیە بەڵام ئایا من کە دێم بۆ شوێنێک بە نیەتێک دێم کە ئەو شوێنە بشکێنم یان بە نەتێک دێم ئەو شوێنە چاک بکەم بەداخەوە لە ماوەی ڕابردوودا لە زۆربەی زۆری با بڵێن سەردانیکردنەکان لێژنەکان بۆ سەرۆران زۆربەی جارەکان نیەتەکە خراپ بوو کە نیەت خراپ بوو من دەتوانم بە شتێکەوە شتێکی بچووک بگرم و گەورەکەم خۆی ئەوە هۆکارەکەیە هەمیشە کە کاتێک من نیەتم لەگەڵ تۆ نیەتی تر بوو دەتوانم شتێکی بچووکت لێ بگرم و گەورەکەم ئەوە هۆکارەکەیە خۆی عرب دەیڵێ کەلیمەت و حەقی یوراد بها الباطل زۆر جار ئەوە هۆکارە سەرچێکەیە کە ئامانجەکە شتێشترە بەڵام شتێشتر بارز دەکرێت هەتا لەو ڕیسالە دەنجەی من کە بڵاو بۆتەوە یعنی من زۆر پێ سەیرە تەنانەت کارمەندەکان هەمویان دەزانن نەخۆشەکان کە سەردانی سەرۆران دەکەن ئێمە تەنانەت کە کەسێک دەڵێ 2 پاکەت دەرمانەکە 3 دانەم بدەرێ نایدێن بە کەمیە تەنانەت ڕۆژانە دەرمانخانەکان لەبەرەوەی نرخمان گونجاوە دێن داوای دەرمان دەکەن وڵڵاهی دەرمانەکان ئەمە نایفرۆشین بە کەمیە ئێمە تەنها لە ڕووی علمیەوە بۆ نەخۆش ڕوون دەکەینەوە کە ئەو دەرمانە بەو شێوە بەکاردێ لە ڕووی زانستیەوە دەبێت بەو شێوە وەربگری جۆری براندەکان بەو شێوازەیە دەرمانێک بۆ نمونە نەمابێت بۆی ڕوون دەکەینەوە کە دەتوانی ئەوە وەرگری پرس بە دکتۆرەکەت بکە لە ڕووی زانستیەوە یارمەتی نەخۆشەکە دەدەیت بەس کاک دکتۆر کۆچەریانی زۆر جاریشە بووە من لەگەڵ یانێ دکتۆرە قسەم کرد ئەڵێ زۆر جاریشە بۆ دەرمانخانەکان دەرمانی خراپیانیاوە بە نەخۆشەکان یعنی ئێمە جۆرێک دەرمانمان بۆ نووسون چوون بۆ نۆ کۆمپانیەکان پیاوکە خراپ بوو یاخود نەخێر زۆر جارە بۆ دەرمانخانەکان لە دەسوخەتی دکتۆرەکە پزیشکەکە تێ نەگەیشتون بە هەڵە دەرمانیانیاوە بە نەخۆش
آخر یەکشت کاک سامان خۆی هەر یاسای حکوومەتی هەرێم یاسای خۆمان وەزارەتی تەندروستی دەڵێ دەبێت پزیشک بە ناوی زانستی بینوسێ من تێناگەم یعنی گلەی ئەو پزیشکە بەڕێزە لە چییە کە دەڵێ زۆر جار دەرمانەکەیان گەڕێ خۆ ئەسڵەن دەبێت ناوی زانستی بنووسێت خۆ ئەگەر ناوی زانستیشی نەنووسی بێ براندێکی دیاریکراوی نووسی بێت ئێمە لە دەرمانخانە هەمان براند دەدەین بە نەخۆشەکان یعنی دکتۆر چ بنووسێ ئەوە دەدەین بە نەخۆشەکان تێناگەم ئەو فەوزایە بۆچی ئەو کێشەیە بۆچی ئەوها دروست کراوە یان ئەوها با بڵێن دەوروژێندرێت ئێمە زۆر بەڕوونی کار دەکەین پێم خۆشە تەنانەت بە هەموو دەستگاکانی ڕاگەاندن بووت پێم خۆشە هەموو کۆبوونەوەکانی من لەگەڵ کارمەندەکانم واللهی ئەوانەی پێشتر کە ڕیکۆرد کراوە هەمووتان بۆ دەنێرم ئێوە بڵاوی کەنەوە بزانم ئێمە داوای چی لە کارمەندەکان دەکەن باشە دوکتۆر کۆچە خۆ لە بەیانیوە لە بەیانیوەڵی من ئەم قسانایی خۆمە بەڵام دەستکاری کراوە بەڵام تا ئێستا گوێمان لێ نەبووە قسە ڕاستەکەی کە تۆ وتوتە چی یاری بەوان چەند دقەیە بۆ نمونە قسە ڕاستەکە ئەوەیە کاکسام بەڵێ مەبەستم چەندین سەوتە بە یەکەوە بەستراوە تەنها زۆریان لێ دەرێنەوە بەشێک من دەمەوێت یەک بەڕوونی با پەیامەکەم بڵێم بەڕاستی کاک سامان بەڵێ فەرموو دەرمان وەکو دکتۆر باسی کرد دەرمان بۆ نمونە پاراسیتامۆل کە زۆربەی هاوڵاتیان دەزانن پاراسیتامۆل چیە ڕەنگە 20 کۆمپانیا پاراسیتامۆل بەرهەم بهێنێت پزیشکی دەرمان ساز ئەوەی لە سەرەتی بۆ هاوڵاتێکە ڕوون دەکاتەوە دەڵێ ئەوە پاراسیتامۆلە لە ئەڵمانیا دروست کراوە ئەو پاراسیتامۆلە لە ئوردن ئەوە لە سعودیا ئیتر ئەو هاوڵاتی ئازادە خۆی کامە اختیار بکە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم هەندێک جار پزیشکە بەڕێزەکان لەبەر ئەوەی بەشێکیان بە ناوی زانستی نانووسن بە ناوی بازرگانی دەینووسن دەرمانێکی دیاریکراوە پزیشکەکە ئاگادار نیە بۆ نمونە 6 مانگە ساڵێکە نەماوە کۆمپانیەکە نایهێنێت ئەرچی پزیشکی دەرمان سازەکە لە ڕووی زانستیەوە بۆ نەخۆشەکە ڕوون دەکاتەوە هەمان دەرمان دەدات بە نەخۆشەکە پێشی دەڵێت تۆ دەرمانێکی کۆمپانیایەکی بۆ نمونە سویسریت بۆ نووسراوە ئەوەشیان هەمان دەرمانی خۆتە سویسریە بۆ ئەوەی سەرگەردان نەبیت بۆ ئەوەی بەڕێزت هیلاک نەبیت بۆ ئەوی خزمەتت بکەم ئەوە هەیە نەخۆشەکە ئازادە چ بڕیارێک دەدا تەنانەت پێی دەڵێن کە لەگەڵ دکتۆرە کەشت قسە بکەوە یعنی شتەکان زۆر ڕوونن کاک سامان هەموو ئەو نەخۆشانێک کە سەردانی سەرۆران دەکەن زۆر بەڕوونی ئەوانە دەبینن کە ئێمە چۆن کار دەکەین زۆر جار نەخۆش زۆر مەمنون بووە کە یارمەتیمان داون ئایا هیچ نەخۆشێک ئەوەی قبولەکە بێتە دەرمانخانە هیچ بۆی ڕوون نەکرێتەوە یەکسەر بڵێ وڵا هیچ قسەیەک نەکەی ئەو دەرمانە بەتەواو یان نیمە و تەواو ئەی نابێ پزیشکی دەرمانساز بە ئەرچی خۆی هەڵبستێ من بە پێچاوانەوە شتەکان دەبینم من پێم وایە دەبێت خەڵک بە پێچاوانەوە گلەیی ئەوە بکا کە ئەگەر لە ناو دەرمانخانەوە بۆی ڕوون نەکراوە بەڵکو دەبێت بە جوانی بە تەفاسیل دەرمانەکە بڵێ ئاوا بۆ شێوازە بەکاردێت ئەو کۆمپانیای هەیە ئەو جۆرەیە هەموو شتەکانی بۆ ڕوون بکرێتەوە ئەوە مافی هەموو هاوڵاتیانە بە سەراحەت زۆر باشە گەڕێم وڵای جەنابەت لە کاک دکتۆر ئاریان ینی گوێر لە قسەکانی دکتۆر کۆچەر بوو ئەگەر تێبینێکەوە توانی قسەکەی دواتریش پرسیاری من بۆ جەنابەتەوەیە ینی دەگوترێ جۆرێک لە شەریکیش هەیە لە نێوان پزیشک و کۆمپانیەکانی دەرمانە بەڵێ ڕاست بەڵێ ڕاست خەڵک لەم نێوەنا چی بکە خۆ بەس خەڵک زەرەکە تۆ ناچار تەکات بەم کۆمپانیا تۆ دەرمانەکە کڕی گرانیش بیفرۆژێ تۆ ناچاری بیکرد کاسەمان مەسلەی دەرمان شتێک نییە ینی چەند لایەنێکی هەیە بۆ نمونە یەکێک لەسەر قسانی دکتۆر کۆچەر وتی ئەسڵان خۆی بەپێی قانون پێویستە دکتۆر ناوی علمی بنووسێ بەڵام بەداخەوە سە فۆکەسەکە هەمووی لەسەر سەیدەلانی ناڵین سەیدەلانی معسوومە و بەدەرنێ لە مشکلانە بەڵام بەتەنیا هەموو کێشەکە سەیدەلانی نەچێ من بیرم من کاتی خۆی ینی راپۆرتێکم کرد بڕیارێک دەرچووک تەنانەت پزیشکەکان بە دەست و بە قەڵم نابێ ناوی دەرماوچە بێ بە کۆمپیوتەر بێ بۆ ئەو کێشە دروست نەبێ بەڵام جێبەجێ نەکرا من ئێستا کە قسەی لەگەڵەکەم تا ئێستا لایەنی کواڵەتی و سعر ئیشی لەسەرکرێت چاڵێ بەڵام خۆبەتەنیا و کێشەی دەرمان حل ناکە بۆ نمونە ئێمە گلەیەکین لە دەرمانخانە بۆچی قەرارە پاکەتەکە بگۆڕێ ئەی بۆ پرسیارە نەکەین نەخۆشەکە بۆچی ئەو دەرمانی بۆ نووسراوە ئێمە وەختی خۆی لەگەڵ سندیکای پزیشکانە کۆبووینەوە ئەو شتە ڕێگری لە ناکرێت ئەو ڕێکەوتنی بینی دکتۆر و شەریکە چکە لە هەر حاڵەتێکا بیبیتەوە بە دکتۆر بڵێ تۆ بۆ ئەمە نووسیوە ئەڵێ منم لە ئاخیرا دکتۆر دیسیشن میکەرانی ئەو قەرارەیە چی بنووسێ و چی نەنووسێ بە فیدباک ئەو وەریەک ئەڵێ بۆ نمونە دکتۆرەکە ئەو دەرمانی بەکارێنەوە ئەڵێ من ئەو شەریکەم بەکارێنەوە مرتاحم لەگەڵێ پاوتر تۆ لە هیچ پێ ناکرێت ئەڵێ من ئەو شەریکەم بەکارێنەوە فیدباک و نەتیجەکەی باشوە و ئەو بەکارێن بۆ نەخۆشەکان ئەجینا خۆی مەفروزە یەکەم ناوی علمی بنووسرێ و بە ئەلکترۆنیش بێ و کەس هیچ ناچار نەکرێت لە چ شوێنێکی کڕێ لە کام دەرمانخانە هاوڵاتی ئازادە لە چ شوێنێک دەرمانەکڕێ
و کام شەریکش ئەکڕێ تۆ ناتوانانی هاوڵاتی ناچارکەی کە شەریکەیەک بکرێت لەوە چێ ئەو شەریکەیە گران بێت باشە پێ نەکرێت لەوە چه شەریکەی تریا بێ هەرزانتر بێ و هەمان ئیشیش بکە بەتایبەت لەم کاتەیە کە دۆخی اقتصادی دۆخی ئابووری خەڵک وایە دوکتوالەیەک پرسیارمە ینی لە ڕووی زانستیەوە پێکاتەکانی دەرمان ینی کە کاتێ ئەم گرانە ئەم هەرزانە بەڵام کۆمپانیاکەی جیاوازە هیچ گۆڕانکارێکی بەسەریە گۆڕانکاری لە کوڵەتی ئەگەر بڵین نییە هەیە بەڵام هەمان ئیشەکەن ناتوانین بڵێ هەمووی وەکو یەک ئیشەکە بەڵام هەمووی ئیشەکە تێگەی باسی ئەوە ناکەم هەنێ شەریکات پێشتریش لەوە چی هەبوو بێ ینی کوڵەتێکی باش نەبوو کە خۆمان نەزانین و خەڵکیش بەکاری هێناوە باش نییە جاروە حملەیەکی شەکری ینی بۆ لە ناوبردنیدا ئێستا وەڵام منەر ینی بە فرسەتی زامەوە بەپرسیم سا پۆڵفاستە بوو ئەمەی تۆزەکە کە سویسریەکە زەردەکە حملێکیان لەسەر دووسکەمە قاچاقۆمە خراپە ناوی بەکار دەی 20 موعیکە هاتووە دکتۆر خۆ هەر فۆڵفاست سەریکەم مەسەلەی قاچاق دوونەوە قاچاقیش نییە خۆ تۆ لە سەر قاچاقە نانە قاچاقە قاچاقە پێتەڵێ باش با بۆت باسکەم وشەی قاچاق چۆن هەر دەرمانێک ئەگەر کوڵتیەکەشی باش بێت ئەگەر ئەسلیش بێت لە ئەوروپا خۆت بیکڕی بێنیتە هەرێمی کوردستانەوە بە ڕێکارەکانی کوالتی کۆنتترۆلانە ڕۆ حسابی قاچاقی بۆکرێ بۆ بەڵام شەرنی خراپ بێ شەرنی خراپ باش من پێدەڵم من کەسی خۆم خزمی خۆم ئایلەی خۆم دەرمان هەیە ئەنووسرێت بۆی تووشی هەنێ نەخۆشی ئەوە بوون نییە بە شەریکاتی ڕسمی ناچار من بڕۆم لە سەیدەلەکان قاچاقەکەی بکڕم ماڵعیل مەزانم قاچاقەکە باش منیش حەزەکەم دەرمانەکە بە ڕسمی هەبێت ستیکەری پێوی بۆی بکڕم بەڵام لە حاڵەتێکە خوا نەخواستە کەسێکی خۆت ئایلەکە تووشی دەرمانێ تووشی نەخۆشی بوو پێویستی بە دەرمانێ بێ هەموو هەڵێ بووی ئێمە ئەو کێشانەمان هەیە لەبەر ئەوەی ئێستا شەریکاتی ڕسمی نانتوانیوە تەختیە و کەڤەری هەموو دەرمانەکان بکەن بۆیە دەرمانی قاچاقێ ڤۆڵفاست مەسەن بۆچی حسابی با مۆزوعی قاچاقە بۆ ڕوون ئەوانی کە بە ڕێکارەکانی کوالتی کۆنتترۆلە ناهاتوون حسابی قاچاقی بۆکرێ بۆ لەبەروی تۆ نازانی کێ هێناوێتی لەو بینەیە کەسانێگەن کە شتە باشەکەێنن لەگەڵ ئەوەیە تەقلید و تەزویرەکەشی هێنن خەڵک نایناسێتەوە ئەڕۆتۆ پاکەتەکە بینێ نازانێت کامە تەزویرە کامە تەقلیدە باشە بەڵام ئێمە باش نەبەر ئێستا کوالتی کۆنتترۆل هەمووی کراوە بە سیستم ئەو بارکۆدێکی لەسەرەکەلی یەکسەر هەموو تەفاسیلەکە و پێڵێ هەموو دەرمانێک باژنەمبەرێکی هەیە ئەو باژنەمبەرە لە سیستمەکەی کوالتی کۆنتترۆڵە لێین ڕێک پێتەڵێت چه شەریکێک گێناوێتی کێ هاتووە لە کام خاڵی گومرجەوە هاتووە عەدەدەکەی چەنە گەشتووەتە چ پڕوانراوە ئێستا کۆنتترۆڵی هەموو ئەم دەرمانانە بکرێکە لێستا لە بازارە شەریکاتی ڕسمیمانە نیوەی کۆنتترۆڵکەی یعنی چۆن مەسەلا لە ڕێگەی مەبەسم ئەم هەموو دەرمانە لە ناو بازار و دەرمانخانەکانە هەیە ئایا کوالێتی کۆنتترۆڵ یا حکومە توانیوێتی هەمووی ستیکەری لێبا و چاودێرێکی چڕێکاوی چیوانە بێ یا قاچاقی شێەوەی کە تۆڵ قاچاقێ بۆ ئەو شتانی کە بەدیلی نییە دەگمەنە بەڵێ دەگمەنە یان بۆ نمونە هەنیش مەسەن ئەو فۆڵفاستە خ دەی من هەر لە دەرمانخانە دەرمانم کڕی و ستیکەریشی پێوە نەبوو شتەکان هەمووی بۆ ڕوونکە باش ئەو دەرمانانی کە لە سەیدەلەکانان ئەوانی کە ستیکەری ئەوەی ستیکەری پێوە هیچ کێشەی نییە ئەوەی کە ستیکەری پێوە دوونەوە هەیە شەریکەی ڕسمیە مەرحەلەکانی بڕیوە بەڵام چاوەڕێ ناکە ستیکەرەکەی بۆ دەرچێت بۆ کاتە بازارەوە ئەیکاتە بازارەوە ئەی فرۆشێ ئەمە قاچاق نییە بەڵام هێشتا ستیکەرەکەی تاو نەبوو لێیە باشە ئەمەش خۆی هەر ناقانونیە چکە بێ ستیکەرەکە تاو بێ ئینجا لێ بە بەڵام چونکە ئێستا مەسەلەن من هەر بەناوی خۆمانەوە قسە نەکەم هاوڵاتی مەسەن شەریکاتیش گلەی هەیە ئەڵێ ئیشەکانمان دواکەوێ بۆ لە بەرەوەی کوالتی کۆنتترۆڵ لۆدێکی زۆری لەسەر شەریکاتی زۆریە دەرمانی زۆریە ئەڵێ فریا ناکەوی ینی چاوەڕەکەین ستیکەرەکەی دەرچێت پێ دەرمان شتێک نییە ئەکسپارە ینی کاتێکی دیاریکراوی ئەگەر زوو فرای نەکەوی تا لە مەسنعەکەەوە دەرەچێت تا ئیجراتەکان تاوا بێت تا فەحسەکرێت تا ستیکەری دێچێت چەند مایەکی زۆری پێ بۆیە ئەو شەریکانە ناچارە بن بەبێ ستیکەر بیخەنە بازارەوە ئەمە ئەو دەرمانانە کە ڕسمین بەڵام هێشتا ستیکەری لێ نەدراوە هەنێکی ترێ هەر ستیکەری پێوەنێ بەڵام قاچاقە ئەم قاچاقانەش دوونەوەن هەیە بەدیلی هەیە بەدیلی نییە بۆ نمونە دەرمانی سەرەتانی هەیە دەرمانی زەرعی گوچی لێ مەجموعەیەش ئەمانە لەبەرەوەی گرانە دەرمانەکە هەموو کەس ناتوانێت بێنێ چەند دەرمانخانە سلێمانی وازام تقریبا 2 بۆ 3 دەرمانخانە هەیەی بەڵێ لەبەرەوەی ئەمە احتیاجاتی خەڵکە بەسەلەن ئەگەر نەی بێ خەڵک لەکوێ ئەم دەرمانانە بکرێت لەوە چە من خۆم دکتۆرێکم بتوانم بچم لە دەروی وڵات پایکەم با عیلاقات بە یەکێ بناسم یا خزمێکە بێ لە ئەوروپا بۆ بنێرێ بەس بڕواکە من ڕۆژانە ئەیان بینم کە ئەو خەڵکە
ینی ڕاکە بە دوای دەرمانەکە دەستی کرد ینی خۆزگە بکرایە کە بە شەریکێکی ڕسمی باتە سعرێکی مناسیبە نەسەی دەلەکان تااقەتی ئەو سەرێ شوێیان هەیە و هەموو دقێ لەو دڵڕاوکیا بن لە ترسی لیژنا نەهاوڵاتیش ئەوە نەڕاکە ناچار بێ و خۆتەڵی لە 3 سەی دەلە هەبێ کابرا ماڵی لە دەروی ناو بازارە بۆ دەرمانێک بگاتە ناو بازار ئەمە مەسەلی قاچاخەکە ئەو قاچاخە بۆیە ناتوانین ڕێگەی پێبی کە هەبێ لەبەرەوەی ئاگادارین کە خەڵک هەیە لە ئەسنای ئەوەی دەرمانە ئەسڵەکە هەیە کە بە قاچاقاتووە دەرمانێکی فەیکێنێت باشە ئەژنا ئەو باز نەبەرۆک و پێموتی کەلی لە سیستمەکە هەموو شتێکە پێڵێ بەڵام دەرمانێکێت ئێستا مشکلەکەوێ دەرمانی شەریکیان هێناوەتەوە عینەن شت بە تەزویری یعنی بۆیە زۆر باشە من وەڵای ئەچمە لای دکتۆر کۆچە بەسم پرسیارە بار جەناب لە ناو مێشتا سێکی بۆکە پرسیارەکەم وایە دوایی وەڵامم بەرەوە ئێمە ئەوە پرۆسیارەکەمە پرسێمە چۆن بزانین دەرمانێک ئەسلیە ئاسلی نییە یعنی قسەکەی دکتۆر وایە ئەوەی ستیکەری پێوە بوو ئەمە لای حکومت ڕێگە پێدراوە قاچاق نییە و فەرمیە بەڵام با من وای لەکەم پرسیارەکە ئێمە بڵێن 5 جۆر کۆمپانیامان هەیە بڵێن بۆ نمونە پاراسیتۆڵ هەمووشی ستیکەری پێوەیە کامی بزانین ئەسڵە و کامی بزانین عادیە باش نییە دوای جواب بکەرم ئەمە بۆ ئەمە نمونەیەک حەبێمەوە ینی بۆ هەموو حەبەکان کاک دکتۆر کۆچەر وەڵایەوە هینم بۆ یە کۆمێنت لە بەرنامەکەی من تەبەن ڕاستەخۆیە خەڵکەڵێ ئێوە نا ئەو بوان کە ناڵن خەڵک بەبێ دەرمان لە دەرمانخانەکەتان بچێتە دەرەوە ئەمە قسەی خەڵکە ئێخۆتۆ ئەگەر بۆ نمونە هۆکارەکە چییە؟ ئەنی تۆ بۆ نمونە ئەتەوێت کەسێک یە داوای کۆمپانیای شەریکەیەکە کات دەرمانەکەی بەڵام چەند شەریکێکی ئایا ئێوە بە زۆر خۆ دەمانچە خەنە سەر خەڵک وەڵا بێم حەبە بکڕیم جابڕۆیتە دەر یا کابرا اختیارە تو اختیارەخیتە بەردەستی هەڵی کاکە ئەم کۆمپانیانیە بەڵام ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیاش هەیە کاک سامان بەڕاستی زۆر پێم خۆش بۆ پرسیارەت کرد دەزانی ڕۆژانە ئێمە تووشی شێشێک دەبینەوە کێشەی ئێمە ڕێک پێچەوانەکەیەتی زۆر جار نەخۆش داوای چەند پاکەتێک دەکات دەڵێن وڵاهی یەک دانەیان دوو دانە زیاتر مەبە ڕێک عکسەکەی ڕاستە یان ئەمن وەکو باسم کرد دەرمانخانەکان لەبەرەوەی نرخی سەروەران هەرزانە دەرمانخانەکان دێن بە هەمان نرخی نەخۆش داوا لە ئێمە دەکەن دەرمانیان پێ بدەین بۆی لای خۆیان بەگرانتر بیفرۆشنەوە بێ ئەوەش هەر فرۆشتن نییە بەتەکیید نازانم چی لێ دەکەن مهم داوا لە ئێمە دەکەن بەو نرخە بیان دەمی باشە ئەی ئەوەش هەر فرۆشتن نییە ئەگەر قەرار وایە من بە زۆر دەرمان بدەمە خەڵک ئەی باشە کەوایە دەیدەم بە هەموو خەڵکێک و بە عەدەدی زۆر و دەیدەم بە سەدەلاتیش بەڕاستی ئەوە زوڵمێکی گەورەیە ئەوە شێواندنی ڕاستیەکانە ئەوەی کە ڕاستیەکە ئەوەیە بۆ نمونە نەخۆشێک کاک سامان دەرمانێکی دیاریکراوی دەوێت ئەو دەرمانە بە هەر هۆکارێک بێت ئەو دەرمانە نەماوە لە هیچ شوێنێک نەماوە ئەی خۆ ئێمە وەکو پزیشکی دەرمانساز ئەی نابێ بۆی ڕوونکەینەوە بۆ زانیاری بەڕێزت من سەروی 10,000 ئایت دەرمانم هەیە لە ناو دەرمانخانەکەم یعنی هیچ دەرمانخانێک ئەوەندە دەرمانێک تێدانە هەموو دەرمانێکم بەردەستە بەڵام هەندێک جار هۆکار کۆمپانیاکەیە بۆ بە مای ساڵێکە نەهێناوە ئەی ئێمە نابی پزیشکی دەرمانساز بۆی ڕوون بکەینەوە ئەی نابێ یارمەتی نەخۆشەکە و دکتۆرەکە بدەین بڵێن ئەو دەرمانەیەش هەیە هەر ئەوەیە هەمان دەرمان یعنی خۆی دەرمان لای خەڵک بۆ ئەوی ڕوون بێت ناوی زانستی دەرمانەکە گرنگە ناوی زانستی دەرمانەکە کۆمپانیایەکە بۆ نمونە کۆمپانیای جەنەریکەیە ئەو پرسیارێکە ویست لە دکتۆر بیکەی لەگەڵ کۆمپانیای براند کۆمپانیاکە گرنگ ئەوەی کۆمپانیایکی با بڵێن معتەبەر بێت مەڵتی ناشنەڵ بێت یعنی لە زۆربەی وڵاتەکان مەوجود بێ و چەندین شادەیە هەیە بێ و ستیکەری حکوومەتی پێ بێت تەواو کواڵیتەکەی بەرزە ئیتر ناوی زانستیەکە گرنگە بۆ نمونە کۆمپانیایەکی دیاریکراو ئەو دەرمانە نەما کۆمپانیایشتر ئەگەر وەکو ئەو ڕەسەن بێ و کوالیتی بەرز بێت هیچ شێشێک بۆ هاوڵاتی دروست ناکات ئێمە تەنها ئەوە بۆ هاوڵاتی ڕوون دەکەینەوە من زۆر جاتوشی حاڵەتە بووم ڕەنگە گوێشم لێ بوو بێ لە خەڵک ئەڵێ ئەم دەرمانە ئەوروپیە ئەمە زۆر ئەسڵە بەڵام کە تۆ دەرمانێکی بۆ نمونە ئوردونی یا سووری یا عێراقیە ئەمە هیچ نی عادیە بەس لەبەر بە عەربی لەسەر ئەمە وایە یا نەخێوانیە ئەکرێەوەی ئەوانیش عادی بێ بەقەی ئوردونیەکە چاک نەبێ یا سووریەکە چاک نەبێ لە ڕووی زانستیەوە چەند شەهادەیەک هەیە پێوەرە بۆ ئەوی کە کواڵیتی ئەو کۆمپانیا و ئەو دەرمانە چۆنە بۆ نمونە GMP مان هەیە تایبەت بە کۆمپانیای دروستکەری دەرمانەکە شەهادەی GMP هەروەها چەند شەهادەیەکمان هەیە کە دەیسەلمێنێت کە ئایا ئەو دەرمانە لە وڵاتی خۆی دەدرێت بە هاوڵاتیانی خۆیان یاننا بۆ نمونە CPP بۆ دەرمان بۆ تەواوکەرە خۆراکیەکان FSC
اینجا دواتر دێنە سەر ئەوە کۆمپانیای ئەڵمانی ئەوە ئوردنی ئەوە سعودیە بەس دەمێت بۆ هاوڵاتیان ڕاست بکەمەوە بەڵێ بە تەکید کۆمپانیا ئەوروپیەکان کواڵەتیان بەرزترە لە کۆمپانیەکانی تر بەڵام ئەو بە معنای ئەوە نایە کە کۆمپانیایکی سعودی بۆ منە کواڵەتی نزم بێ یا کۆمپانیایکی ئوردنی خۆی لە دەرماندا ئەوەی ڕاستی بێت لە دەرماندا پرۆفایلی کۆمپانیا کە گرنگترە لە وڵاتەکە بۆ نمونە دەگونجێ کۆمپانیایەک ئەڵمانی بێ لە کۆمپانیایکی هۆڵندی باشتر بێت بە پێچانەشەوە دەگونجێ کۆمپانیایکی هۆڵندی لە ئەڵمانیەکە باشتر بێت لەسەر پرۆفایلی کۆمپانیەکە تا چەند شەهادە نێودەوڵەتیەکانی هەیە بەوە یەکلای دەکرێتەوە کە دەرمانەکە کواڵەتی بەرزەیانە و جیانەوەش ئێمە ستیکەرمان هەیە ئێمە دەستگایەکمان هەیە KMCA کە بەرپرسە لە کواڵەتی دەرمان کە ستیکەری لە دەرمانێکدا تەواو لە کواڵەتیەکە تێپەڕێ ینی ئەوە KMCA بەرپرسە باش ئەو ستیکەرە خۆ تەزویر ناکرێت خۆماوەیەکان و تەزویرەکرێەوە درێ لە دەرمان لە ڕێگەی کۆمپانیەکانەوە کاک سامان ئەوە لای خۆیانەوە باشتر لە خۆیان پرسی بەڵام من باوەڕ ناکەم من تا ئێستا نەمبینی وەستیکەرەکە تەزویر کرێ بەڕاستی من چەند ساڵە لە سەیدەلیم شتی وهامان نەبینیوە و ئێمە لە دەرمانخانەی خۆمان هەموو دەرمانەکانمان بۆ بەرچاوڕوونی ئێوە ستیکەرەوە هەمووی بەڕسمی لە ڕێگای حکوومەتەوە هاتووە بۆی تەنها دڵنیا بم کە خەزنی نەقلی خاوەنەکەی چێت چۆن دێ هەموو شتەکان دڵنیاین بڕیار بوو ئێوە لقێکیشتان لە سلێمانی بکرێتەوە گەی بەکوێ ئایا ڕێگریان لێکردونیا بەردەوامە بن وەڵاهی ئێمە هەموو شتەکان بە یاسایی دەکەین یاسا هەیە و نەک ئینشاءالله لە هەموو شارەکانی تری کوردستان و عێراقیش ئێمە لق دەکەینەوە بە پێی یاسا و ڕێساکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لە بەغدا و لە مووسڵ لە دهۆک لە سلێمانی بڵێ ئەوەی ڕاستیەکەی ئەوەیە خەڵکی ئەو شوێنانە خۆیان داوا دەکەن چەندین جار داوامان لێکراوە کە ئێمە خەڵک شاهدە کە ئێمە چۆن کار دەکەین یعنی خەڵک شاهدی سێرڤیس و خزمەتگوزاری سەروەرانە زۆر باشە ئەگەڕێم وڵات کاک دکتۆر وەڵامی ئەوم بیتەوە وەڵامی هاوشێوەی بۆ نمونە ئەو دەرمانخانەی کە دکتۆر کۆچەریش ینی لە سلێمانی چەند جۆری ئێمە ئاوامان هەیە ینی بە نرخێکی کەمتر دەرمافرۆشنیا ئەم نرخانە بۆ ڕێک ناگەری یەکە و جۆرێکە بە پێی شوێنە گۆڕێ بە پێی چوزانم ڕاقیەتی دەرماخانەکە گرانتر دەبێ لا کۆڵانی هەرزانترە یا ئەمە چییە؟ حەزم کرد پێشەوە با جوابی ئەو مۆزوع بەمە تۆزی حەساسە لەسەر تەزویری ستیکەر خۆی هیچ شتێک نیە تەزویر نەکرێ بەڕاستی بەڵام ئەمە بەحساب کە دروستکراوە سیفاتێکی تایە بۆ هاوڵاتیان وازح بێ ئەگەر گومانیان لە هەر دەرمانێکە بوو لە ستیکەرەکەی ئێمە چۆن بزانین لەناو هەموو دەرمانخانەکانە هەموو هەرێمی کوردستان جیهازێکمان داناوە و پێویست هەموو دەرمانخانێکی ژێبێ هەر دەرمانخانێکی ژنەی بۆ توانێت ئەگە دەرمانکەنەوە جیازەکەی بینی باش تێ هینی پێوەیە وەکو موگناتیس ستیکەرەکە ئەخیتە سەر یەک چوارگۆشەی ڕەشی پێوە ستیکەرەکە هەر کاتی ئەوەت خستە سەری ڕێنماگی تێ ڕەنگەکەی سەوز بوو ئەوە کێشەی نییە ئەگەر ڕانگەی سەوز نەبووە تەزویرە و ڕقمەکانشمان داناوە لە هەر کاتێکە ئەو حاڵەتە ڕوویە پەیوەندیمان پێوە بکەن کە دەرمانێکی ئاویان بین اینجا هەر شەریکێک ستیکەر تەزویر بکات شتەکەی وازحە بڕۆ ناکەم کەس ئەوە نەجەری بێ بتوانێت ستیکەر تەزویر کات عقوبەی زۆر گەورادرێ لەسەرەوە وەکوچی شەریکەکەی لە احتیمالە پێداخەن بدرێ بە مەحکەمە هەموو شتێکی پێکرێ تەزویرکردنی ستیکەر شتێکی زۆر قورسە لە هەر حاڵەتێکە ئێمە دەرمانی قاچاقمانێ و هەش بۆ ستیکەر تەزویر کرا و هیچیشیان لێ نات یا غەرامەیە کراون مەفروزە وابێت ینی مەفروزە عقوبە بدرێت وانە بەستە سەورەکەم خۆشت جەناب بدیانی ئاگاداری لە لیژنەکان بووی زۆر جا لیژنەکان گەڕان دەرماخانەیان داخستووە لە هەولێر و لە سلێمانی لەسەر تەزویرکردنی ستیکەر دەرمانخانەدا ناخرێ ئەگەر خۆی هۆگانە بێ بڕۆ ناکەم سەی دەلێک بڕات تەزویری ستیکەر بکە باشە بەڵام بیکا کۆگایەکێکەوەە کۆگاش نایکە کۆگا چمە جوورە ستیکەر دەزویرگە بۆین ئەو ئیشی ئەبێ شەریکەکە خۆی بیان هەر کەسێ بێت بۆچی لەو هینی سەروەرانیە لە سلێمانی لە سلێمانی شوێن هەیە کە دەرمانەکەی ئاوا هەرزانە زۆر شوێن هەیە لە ئەوەی کە دەرمانەکەی هەرزانە وەکو پێم وتی کەڵی بۆچی هەرزانە وەکو پێم وتی لە فرۆشنا چکە قانونێک نییە کە سەیدەلە ملزەم کا بڵێ ئیلا بۆ سعرە بیفرۆشە دەرمانخانە خۆی ئازادە بە چ سعرێکی فرۆش و تا ئێستش ئەوە ڕێک نەکراوەتەوە کە هەیە جارویا کری دوکانەکەی گران بێچێ خاتسە دەرمانەکە لە تۆ سێنێتەوە ناتوانانی سریکەنانە عفومکە ناتوانانی بیخێتە سەر دەرمانەکە لە بۆ چونکە تۆ سعرەکەت بۆ دیاری کراوە ئەو سعرە ستیکەرەکە بۆ نمونە کاڵێ بە 20,000 یعنی ئەگەر کری دوکانەکەشت ملیۆنی دلار بێت تۆ ناتوانین لەو 20,000 زیاتر بیفرۆشی ئەگەر هەر کەسێک ئەو دەرمانە لەو سعرەکە لەسەر ستیکەرەکەی
سەیدەلەکەیە ئەتوانێت ڕاست و خۆشکاتکە ئێمە بەدوایەچین ئەو سعرەکە گران فرۆشاوە هۆکارەکە سەیدەلەکەیە یان کۆگاکەیە یان شەریکەکەی باشە چکە ئێستا هەمووی دیاریکراوە پێویستە ئەم دەرمانە شەریکە بە چەند بیفرۆشێ بە کۆکا بە چەند بیفرۆشێ بە دەرمانخانە بە چەند بیا بە هاوڵاتی باشە هەیە لەوە چێ مولتەزیم نەبێ پێوی بە سعرێکی گران بیفرۆشێتوانە بەڵام هەر کەسێک بە ینی هاوڵاتیان بزان هەر شوێنێک دەرمانەکە گرانتر لەو سعری ستیکەرە پێیدرا ئەتوانێت شکاتکە ئەین ڕاستەخۆ ئاگادارمان کاتەوە بەڵام هەر زانتر ئەخ دەی دکتۆر منەوەم پێوتی سەرەتا وەڵام من بەڵگەم لایە ینی یەکێک دکتۆرێکی دەرمانسازە لە ناو لیژنەکانی قامێتە ئەڵێ کاکە کۆمپانیا چیاڵێم حەبەی من بنووسە 25,000 کە لە کاتێکە حەبەکە خۆی فرۆشێ بە 15 سەری زۆر قازانجینەکە بۆی کە لەوە زیاتر ینی ئەم سعرە زۆرەی بۆ دانێ بۆی کە و بە کەمتیش بیفرۆشێت و دووقاتیش قازانجکە بیزەبت من پێم وتی ئالێرە هۆکار خۆ سەبەبەکە دەرمانساز نییە با بۆ ڕوونکەمەوە ئەمان پێم لە بیداتە بۆم ڕوون کردیتەوە شەریکات زۆر مناقەشاکەن لەگەڵ لیژنەی تەسعیرە ئەڵێ سعرێکی گرامان بۆ دانێن مەساریف زۆرە دەرمانەکەمان گران کڕیوە چۆن نەبێ ئەمە خۆشە نیە جوابیان بدرێتەوە من پێتەڵێ دەهەی شکراوە بووی ئەوان نازم یانی زانیاریم لەسەری احتیمالە کرابێتیش باشە احتیمالە ینی کرابێت بەڵام ئەو سعرانە بۆ نمونە ئێستا شەریکاتی پاکستانیان شەریکاتی تورکیان هەندی وردە یعنی هەمووی خرێتەوە یەک سعر دوای پێداچوونی بۆ بکرێت لەوە چه سعرەکە هەرزانتر بکرێت لێرە شەریکەکان ئیشەڵا بەتەماین ئەو فەقەرێش ینی ئەکتیڤکەین لە دوای جەژنوان و مەسەلەی سعر ئەو شەریکەیە کە هاتووە یەکەم مناقەشەی کردووە لەگەڵ بەشی تەسعیرا پێڵێ ستیکەرەکەم بە 25,000 بۆ دانێ خۆی بە 9,000 فرۆشێ ئەگەر قایمەیەکی پێ بگیرێ تۆ بە 10,000 بۆی دانێ لە ستیکەرە جاری داتوو بۆیە سەر و سعرە باشە بۆ ینی بۆچی داوای 25,000 کەواتە بە وای لەبێ مەجای تەیە کە بە 10,000 بیفرۆشی کەواتە لە مولابووی بکەم بە 10,000 باشە بەم شێوازە تۆ توانی سعر ڕێکخیتەوە یعنی چونکە ئەو جیاوازی سعرە بڕۆ سیر وڵاتانی چواردەورکە هەموو یەک سعرە یعنی لە هەر شوێنێکی کڕی سیستمێکە چکە زانی بۆ منم پرسیارەکەم یعنی جاری وا هەیە دەرمانخانەی کا بە منت بەسێتەوە هەلە کاکەوە لە لەسەر ستیکەرەکە من نووسا 20,000 بەڵام بە تۆیان بە 18,000 من نازام سعرە ئەساسەکەی تۆ چەندێکە بەڕاستی ئێبی زەبت ئەوان لەولاوە ناڵم بیانوویکی زۆر هێنەوە دوای لەولا شۆ بۆ سعرەی فرۆشن ئەو مەسەلی هەرزان فرۆشیە وەکو مادیەن مەسلحەتی عامی تەیە بۆیە کەس تا ئەسە ناتوانێت هیچکە بەڵام ینی سلبیاتی تری هەیە ئەوە تا ئەم مشکلانە دروستەکە دایم جێگەی مناقەشە و قسە و باسە بۆ دەرمانەکان وەکو یەکنی بزەبت دکتۆر کۆچەر ئەڕۆیتە لایڵە من خێر ناخەمە سەر دەرمان ئازادە تۆ ناتوانانی هیچی لە بکەی بڵێ تو ئەم دەرمانەت بە 10,000 کڕیوە بۆ هە بە 10,000 فرۆشیتەوە بڕواکە هەیە ئەو کاتە شتێکە بوو پیاون دیسکاونتی پارە دەرمانەکەی بە 10,000 ئەکڕی بۆ نمونە لە سادەش خستمی پارەی هەبوو ئەوشی لەسەرشکان وین بە 10,000 کڕی بە 9,000 فرۆشتەوە ئەمانە خۆی ئەبێ حکوومەت باش ئێمە ئاوە هەر بۆ هەستەکەم باسی و مۆزوعاکەی کە لە مێشی منایە باشە حکوومەت بۆ ینی نایەت یا وەزارەتی تەندروستی بۆ نمونە تۆ 100 جۆر دەرمانت هەیە کاکە نەخێت 200 جۆرت هەیە یعنی نرخەکانی دیاریکە بۆ نمونە لە پیجی وەزارەتی تەندروستی ینی ئێستا نەخۆش وای لێ هاتووە کە ئەچێتە دەرمانخانەکە زانێم دەرمانانی بەچەنە خۆ ڕەنگت داماوە پارێشی پێ نەبێ یعنی ئەبێتە این بۆی نازانێ جا ئەچێت تۆ چی تەسەورەکەی ئەڵی لەوە چێ بای 20,000 بێ کاتێ یانسی بەگە بدە بای 50,000 یعنی ئەگە تۆ خشتەیەکی ئەم سعرانە هەبێ خەڵکیش بەرچاوی ڕوو نەبێ من ئەسا زانم بۆ نمە بچم حەبی دڵاکە و زەختەکە و شەکرەکە بکڕم سعرەکەی زان بەچەنە پارێژەوە ئەو نەبم لەگە خۆمەچم دەرمانخانەی کڕم ئەو شتە ینی وایە بازەوت قابلیە بکرێت ئەگەر حکوومەت ئەو قانونەش دانێ بۆ نمونە خۆ سعرە دیاری کراوە شوێنێک نێ لی بڵاو کردێتەوە بەڵام ئەو سعرانی دیاری کردووە لەسەر ستیکەرەکە هەرێکە لەسەر ستیکەرەکەی دیارە بچەنە بەڵام ئەگەر قانونی عقوبەی لەسەر نەبێ 100 جاری تریش ئەو لیستوشتە بڵاو کات و ئیسفادەی نیە بۆ من هەر کەسێ بێتە لام دەرمانەکەم ئەوکو پێمتی بە 20,000 ئێم بە 18,000 ئەگەر تۆ بیتە لای من ستیکەرەکە 20,000 بێ و بە 18 بدەمێ گلەیم لێکەی نەگلەی ناکەی بۆ تۆ مەسلحەتە بۆ هاوڵاتی مەسلحەتە بەڵام ینی شڵەژان لە بازارڕ دروستەکە شڵەژان لە بازار دروستەکە ئەجناوکو مەسلحەتی عام چونکە مەسلحەتی عامە کەس ناوێرە پەنجە بۆ مۆزوع عبەرێ دەست خۆش بێ جوابی ئەوم نایێتەوە دەرمان ئەسڵ عادی سەریگە ئەسڵ و عادی نییە
ینی چاکی و خراپی هەیە ناتوانانی دیاریکی بڵێەوە چاکە و خراپە یەک نمونە بواسکەم بە سەریعی وەخت خۆی لە دەرمانخانەیەکیش مەگرت کابراەگا و دیار بۆسەی باشە وتی حەبێکی مەعیدەم بەرێ کامە باشە براندەکەمە وتی وەڵاهی من بە هەندیەکە ئیسفادەی لێ یەکەم یعنی وتی حەزەکەی پارەی ئەسڵەکە تێمێ هەندیەکەم بەرێ وتی مۆزوعم پارەکە نیە ئەویت وەڵی ئەوە خۆم ئیسفادەی لێ ناکەم هەندێکە بەکارێنم کە بە 1000 دینارە ئیسفادە لەواگەم لەبەرەوە خەڵک بێزگەلەوەی کە لە نەخۆشەکە بۆ نەخۆشی ترە گۆڕێ ئەو پاکەتەش جاری وایە لەو پاکەتی خۆی نەبێ لا نفسەکەی وای ئیسفادەی لێ ینی حاڵەتەکە نەفسیە یا حاڵەتە هەردووچیە لانی نفسیش تاسیری هەم پێگاتەکە و هەم لان نفسێکش زۆر باشە دکتۆر کۆچە بۆ نمونە ئەم مناقەشەی لەگەڵ دکتۆر ئاریانە کردمان لەسەر مەوزوعی ستیکەر یعنی تخوا تۆ چەند جۆر دەرمانت لایە کە نرخێکی زۆریە لەسەر ستیکەرەکەی و تۆ زۆر بە هەرزاتەی فرۆشی بە خەڵک ئەمە ئەبێ وابێ خۆی کاک سامان ئەوەی کە کۆنتترۆل کراوەکە خۆشببختانە کۆمپانیا بە چ نرخێک بیدات بە دەرمانخانەکان کۆگا و دەرمانخانەکان سپاس لە بۆخوا ئەوە کۆنتترۆڵە ینی کتۆمار کراوە وەکو دکتۆر ئاگادارە لە لای KMCA بەڵام کاتێک ئەو دەرمانە بۆ نمونە بە 1000 دینار دەگات دەست دەرمانخانەکە خۆی ئازادە بە چەند بیدات بۆ نمونە کۆمپانیاکە دەرمانێک بە 1000 دینار دەدات بە کۆگا دواتر بە 1250 دینار دەگاتێت بە دەرمانخانەکە دەرمانخانە هەیە خۆی قەناعەتی وایە بۆ نمونە خێری کەم دەکات بە 1250 شتێک زیاتر دەیدات هەیە بۆ من بە 2000 دەدات ئەوە دەکەوێتە سەر وەکو دکتۆر باسی کرد دەکەوێتە سەر قەناعەتی خاوەن دەرمانخانەکە بەڕاستی چونکە نرخی فرۆشتن کۆنتترۆل کراوە هیچ کەسێک ناتوانێت لەوە گرانتر بدا بەڵام هەرزانتر ئاساییە یعنی هەر کەسێک بە پێچەوانەوە حکوومەت دڵیشی دەبێت بەوە خۆش بێت کە کەسێک دەرمان هەرزانتر بداتە هاوڵاتیان بە هەرزانتر تەوفیر کا بە هاوڵاتیان ئێمە هەمومان دەزانین کە هاوڵاتیان لە چ دۆخێکدان دەزانین کە چەند خەڵکی کەم دەرامەت زۆرن دواتر بە سەراحەت یعنی ئەو خەڵکەی کە کەم دەرامەتە بەلایانی کەم با سوودمەند بێ لەو دەرمانخانە هەرزانانە سەروەران یان هەر شوێنێشتر من زۆر جار دەڵێم وەڵاهی لە دڵەوە تەمەنا دەکەم هەموو دەرمانخانەیەکی تر لە سەروەران هەرزانتر بدا با خەڵک بچێت بۆ لای ئەوان زۆر ئاساییە با خەڵک سوودمەند بێ دکتۆر کۆچە تۆ لەگەڵەوەی کە ئەم هەموو دەرمانخانەیە هەبێم زۆری بۆریە یا بێمە ڕێک بخرێتەوە بەڕاستی خۆی ئەوەی کە ئێستا هەیە یاسای سندیکای دەرمانسازانی کوردستان قانونی لەسەر ئەساسی مەتر دانراوە کە 30 مەتر لە یەکتر دوورتر بێت ڕێگادەدا دەرمانخانە بکەوە خۆی ستانداردی ماڵی دەرمانخانەیەکمان بەرەکەوێ دەبێت بە پێی ستانداردی جیهانی بێت کە بۆ چەند بەڵێ کە بۆ چەند هەزار کەس دەرمانخانێ بەڵێ وەڵات دەست خۆش بێ منی شتێکی وام نەماگەر تۆ هیچ دەمازخواست دەکەم وەڵاهی من کاک سامان یەک پەیامم هەیە لە کۆتاییدا بە سەراحەت ئەوەندە دەڵێم خوای گەورە شاهێدە بە دڵی من زۆر ناخۆشەکە هەوڵ بدرێت ڕاستی بکرێت بە ناڕاستی بەڵام ئەوەندە دەڵێم حەسبینە الله ونعم الوەکیل لایەندەمە دەست خوای گەورە و هەموو ڕاستێکش ڕوون دەبێتەوە خەڵکو کارمەندانیش هەموو شاهدن کە ئێمە چۆن کار دەکەین بەداخەوە ینی زۆر بەداخ زۆر سەرکەوتوبی کاک دکتۆر گە تۆ وەڵامێکی ئەوم بێتەوە بە کورتی بۆی تاڵ زۆر سپاس بۆ ئێوە ئەم زۆری بۆریە بەڕاستیە بێ بۆ دەرمانێمە لە هەوڵ ێوان کە خەڵک کەمترین دەرمان بەکاربێنن بەڵام لەگەڵەوەی شار کۆڵانێکە ڕۆی یەک دوو دەرمانخانی تایە زۆر زیاتر لە یەک دوودانی تیانی جادە هەیە ئارەوەڵا یەک جادە هەیە نوێ دەرمانخانی زۆر ینی ئەگەر یەکێک لە دەرەوە بێ ببینێم هەموو دەرمانخانەیە من لە ئەوروپا لە شارێک هەبووم یەک دەرمانخانی تیا بوو منیش ینی گەڕام سێرم کردووە ئەو ڕێژە زۆرە نییە لە دەرمانخانە کێشەی 30 مەترەکە ئەوە حل ناکات پێویستە لەسەر ڕێژەی دانیشتوان ئەوە بکرێت بۆ نمونە دانیشتوانی ئێرە چەنە بۆ هەموو ئەوەنە 1000 کەسێک دەرمانخانەیەکە بێ پێویستەوە ڕێک بکرێتەوە ینی بە تایبەت لەوە کارە ساترەوەی کە بەردەوام کۆلیژ دەرمانسازی تەلەبە وەرەگرێت کولی ئەهلیەکان هەیە یانە دەرەوە بەبێەوەی داهاتوویکی دیاریژانە بەبێەوەی دا بمەزریان بەبێەوەی هیچ شتێکیان بۆ بکرێ و مەصرفێکی زۆریان تیاگرن بە خەونێکی زۆر سپاس دکتۆر ئاریان عومەر پزیشکی دەرمانساز زۆروەها ئەندامی دەستەی لقی سلێمانی دەرمانسازانی کوردستان هەروەها زۆر سپاس بۆ دکتۆر کۆچەر ئیسماعیل خاوەنی زنجیرە دەرمانخانەکانی سەروەران کە لە هەولێرە لەگەڵم بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ ئێوەش کە داوە کوێستا بینەری بەرنامەی حەوتەسیار بوو بەخواتان سپێرم خواتان